سەبارەت بە ڕۆژی کەش و هەوا دیارە دەزانین کە کەشوەیەکێکە لە پرسە سەرەکیەکان کە لە ئێستادا لە تەواوی جیهاندا گرنگی زۆری پێدەدرێت. لە نێویشیاندا هەرێمی کوردستان دیارە لێسادا هەم هەڵمەتێک هۆشیارکردنەوە و باسکردن هەیە لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی دامەزراوە فەرمیەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن سەبارەت بە پاراستنی ژینگە، سەبارەت بە سۆزکردنی ژینگەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی، بەڵام سەرباری ئەمش کە هێشتا کافی نییە بە حکومی گۆڕانکاریەکانی کەشەوە. نێترین راپۆرتی تایبەت بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە دوو ڕێکخراوی تایبەتی نێودەوڵەتین لە هەرێمی کوردستان و هەروەها یەکێتی ئەوروپایش بە هەمان شێوە لەسەر ئەم بابەتە هەریەک لە ڕێکخراوەکانیش گردناوەکانیان ئاماژەی پێ بکەم UPPP و هەروەها UNDP کە دوو ڕێکخراوی نێودەوڵەتین و هەروەها یەکێتی ئەوروپاش باسییان لە پشتبوونی ژینگە و کەشوهای پارێزگای دووهۆک و هەولێر کردووە. دیارە ئێمە تیشتێکی گشتی دەخینە سەر هەرێمی کوردستان بەگشتی و بە دیاریکراوی ئەو دوو پارێزگای هەرێمی کوردستان بۆ ناویان هاتووە. لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێزی وعمەر سەرۆکی ڕێکخراوی بیمە بۆ مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان ڕاستەوخۆ لە هەولێر و میوانی ئێمە دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین لەسەر ئەم بابەتە. کاگیێوا زۆر سپاس مامادەبوونێت بە شێوەیەکی گشتی ژینگە و کەشوهای هەرێمی کوردستان چۆنە؟ سەرنجی ئێوە چییە لەسەری؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات. سەرەتا دەستخۆشی ئەەکەم لە ڕاستیە لەسەر ڕژاندنی تەوەرێکی ئاوادا. پێشوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە دوو سرنجی خێرا هەیە دەمەوێت باسی بکەم. خاڵی یەکەم ئەوەیە کە لەسەر ئاست بە شێوەیەکی گشتی ئەوەی با بڵێن شێوازی کارکردنی ئێمە و ئەو ڕێکخراوانەی کە با بڵێن ڕێکخراوی بیمە لەگەڵ هاوبەشەکانی لەگەڵ UPP و بە پاڵپشتی یەکێتی ئەوروپا و لە ڕێگەی UNDP و پرۆژەی حیوارەوە ئەم پرۆژەی جێبەجێ کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر ئاستی شاری دهۆک و هەولێرە. بەداخەوە دەرئەنجامی ئەو پرۆژەی ئێمە کە دواتر لە چوارچوەی راپۆرتێکە ڕامانگەاند دەرئەنجامی با بڵێن داتای دڵخۆشکردنین. دواتر دەینە سەر مەسەلەی ڕەگەزەکانی ژینگە لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکە ڕوبەڕووی با بڵێن تێکچوون و پیسبوون بووێتەوە. بەڵام دۆخی کوردستان دەبێت ئاماژە بۆ بکەین دۆخی کوردستان لە ڕاستیە دابڕاو نییە لە وێنە گەورەکەی دۆخی گشتی جیهان کە ئەمڕۆ جیهان بە گشتی ڕوبەڕووی پیسبوونێکی ترسناک و پیسبوون و تێکچوونی ژینگە دەبێتەوە. هەر بۆ زانیاری هەمولایە تەنها لە ساڵی بەڵێ باسی لێ بکە تەنها لە ساڵی ڕابردوو وشکترین 100 ساڵی ڕابردوو بووە لەسەر ئاستی دنیاە و هەروەها لە 10 ساڵی ڕابردوو وشکترین با بڵێن ساڵ بووە لە ماوەی 1000 ساڵی ڕابردوو. گەرمبوونی گۆی زەوی و هەروەها قەتیزبوونی ئەوەی پێدەوترێ گازەکان لە بەرگاوادا گازی دوانۆکسیدی کاربۆن بە شێوەیەکی گشتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 1.1 زیادی کردەوە. ئەمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە چەند قاتی ئەوە بووە لە کاتێک هەرێمی کوردستان هێشتا هەرێمێک نییە کە دەوڵەتێکی پیشەسازی بی و معامل و مەسانعی گەورە هەبوو. دواتر ئەمە لە ڕاستی باسیەکەین پەیوەندی بە فاکتەری گەورە هەیە. کۆی سیستەمی ژینگەیی لە ئاسەر ئاستی دنیاە ئەمڕۆ ڕوبەڕووی هەڕەشەیەکی گەورە دەبێتەوە. ئەم هەڕەشەیە لە ڕاستیە بەپێی هەموو توێژینەوەکان لە دەرەوەی حاڵەتی ئەوەی کە ئێمە بڕیارێکی پێشوەختە و با بڵێن ڕەچەتەیەکی ئامادەکراوی ئایدۆلۆژیمان هەبێ پەیوەندی بە کۆمپانیا گەورەکانی دنیا و پەیوەندی بە جەوهری سیستەمی سەرمایەداریەوە هەیە کە ئەم سیستەمە ناکۆکە لەگەڵ ژینگەدا گرتوویەتەوە. هۆکار چییە؟ خۆت جەنابە باس لێەوە کردکە لە کاتێک هەرێمی کوردستان یەکێک نییە لە وڵات پیشەسازیە گەورەکانی جیهان. لە ڕاستیدا با بڵێن هەرێمی کوردستان بە پێی راپۆرتەکەی ئێمە بە تایبەتی سێ ڕەگەزی سەرەکیمان وەرگرتووە لەسەر ئاستی شاری هەولێر و دهۆک و بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستانیش ئەویش پیسبوونی هەوایە و هەروە پیسبوونی خاکە و پرسی ئاوە کەمبوونەوەی ئاو و هەروە پیسبوونی ئاو
لەسەر ئاستی ئەمەیان تایبەت بە تایبەت لەسەر ئاستی شاری هەولێر. پیسبوونی هەوا ئەگەر ئێمە تەماشا بکەین، یعنی هەر یەکێک لەم ڕێگازانە لە ڕاستیە تەفسیل و تێگەیشتنی خۆی دەوێت. پرسی پیسبوونی هەوا لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەند هۆکارێکی سەرەکیە. یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بوونی نزیکەی 200 پاڵاوگەی نایاسایی کە ئەم پاڵاوگانە هیچ مەرجێکی ژینگەییان نییە و لە درەوەی یاسا دامەزراون. لە کاتێکە ئەم پاڵاوگانە لە چەند ساڵی ڕابردوو بڕیاری با بڵێن داخستیان هەیە لەلایەن پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و تەنانەت وەزارەتی سامانە سروشتیەکان، بەڵام بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان شکستی هێناوە لە دابینکردنی کۆمپانیای نیشتیمانی با بڵێن کۆمپانیای نیشتیمانی بۆ دابینکردنی سوتەمەنی، بۆیە لە مەسلەی پرسی سوتەمەنیەکانی ناوەخۆ پشت بەو پاڵاوگانە بەستراوە. ئەو پاڵاوگانە بەردەوامن وە لە ڕاستیە ئەمانە مەترسیی زۆر گەورە لەسەر پیسبوونی ئاوای کوردستان. خاڵی دووەم هۆکاری دووەم بوونی زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل لەسەر ئاستی شاری هەرێمی کوردستان، بە تایبەتی ئەم ئۆتۆمبیلانە بازەوە دەگەین کە ئۆتۆمبیلی شخصی نەک با بڵێن ئۆتۆمبیلی ئەوانی پەیوەندی بە ئۆتۆمبیلی گشتیەوەیە. ئەمەش ڕێژەیەکی زۆر مەترسیدارە و جۆری ئەو سوتەمەنیانی کە لەو ئەو ئۆتۆمبیلانە بەکاری دێن. خۆتان دەزانن سوتەمەنیەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی کوالیتیەوە لەو پەڕی خراپیدایە. خاڵی سێیەم بوونی هەزارەها مۆلیدەی ئەهەلیە لە گەڕەکەکان لە معنی ئەوەی پێی دەوترێ مۆلیدەی ماڵان. هەردوو با بڵێن ئەم دوو خاڵەش پەیوەندی بە دیوێکی تریشە، یعنی ڕاستەوخۆ پەیوەندی بە شێوەی ئیدارەدانی هەرێمی کوردستانەوە لەلایەن حکوومەتەوە. خاڵی یەکەم مەسەلەی مانەوەی با بڵێن مانەوەی هێڵی با بڵێن بوونی زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل پەیوەندی بەوەیە کە وەزارەتی گواستنەوە گەیاندن کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە نەیتوانیوە هێڵی گشتی بە هەوڵاتیان دابین بکە. هەندێک لە بەدواداچوونەکانی ئێمە لە هەشتاکان هێڵی گشتی ئەوەی پێی دەوترێ گواستنەوە لێ ئێستا زۆر پێشکەوتوتر بووە. و هەروە مەسلەی مۆلیدەی ماڵان، مۆلیدەی تەنانەت فەرمانگەکان، مۆلیدەی هوتێلەکانیش کە خراپترین زۆری مۆلیدە بەکاردێنرێن بۆ ئەوەی خراپترین سوتەمەنی بسووتێنرێ، پەیوەندی بەوەیە کە نەتواندراوە حکوومەت کە با بڵێن کارەبای نیشتیمانی دابین بکە. ئەم هۆکارانە و چەندین هۆکاری تر لە ڕاستێک کە ئێستا کاتی نییە هەموو ئەوانە سەبەبن بۆەوەی کە بەپی بەدوا داچوونەکان بەپی ئەم توێژینەوانە هەوای کوردستان بەرەو پیسبوونێکی مەترسیدار دەڕوە. باشە کاکیوە لەسەر دوو بابەتەوەستم کە باسی لێوە کرد جنابە. یەکەمیان دواتر یەکێکیان پرسی پیسبوونی ئابوو لە پارێزگای دهۆک و هەولێر کە باسی لێوە کرد. ئەوەی دیکەیان کە دەمەوێت جوابم بیتەوە لە ئێستاە ئەویش بە دیاریکراوی بۆچی راپۆرتەکە لە پارێزگای دهۆک و هەولێردا لێکۆڵینەوەکانی دەستی پێکردو. ئەی شارەکانی دیکێریمی کوردستان بۆچی ئەوێ وەکو سامپڵێک وەرگیراوە وەکو نمونەیەک یان چی؟ لە ڕاستیدا ئێمە با بڵێن لەگەڵ ڕێکخراوەکانی تر ڕێکخراوە هاوبەشەکانمان هەمان با بڵێن سامپڵمان لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەڵەبجەش ئەنجام داوە، بەڵام داتاکان لە لای ڕێکخراوی ئازادبوون و هاوبەشەکانی ترمانن کە لەسەر ئەم پرسە ئەنجامیان داوە. ئێمە ئەوەی لە ڕاستیە ئێمە بە دوواداچوونمان کردووە بە تایبەتی لەسەر مەسلەی خاڵی دوام کە پەیوەندیدارە بە مەسلەی پیسبوونی ئاو لە هەرێمی کوردستانە و هەروە پیسبوون و دابەزینی. بەداخەوە ئەم پرسی ژینگە لە هەرێمی کوردستانە دەبێت بڵم پرسێکی زۆر گرینگە و پرسێکە پەیوەندیدارە بە داهاتووی هەرێمی کوردستان. هەموو ئەو با بڵێن ئیندیکەیتەرانە یان ئاماژانەی لەبەردەستی ئێمەیە هیچ ڕوئیەکی استراتیژی نیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسێکی وهادا. تەنانەت ئەگەر هەرێمی کوردستان بەم دۆخە بەردەوام بێ توانای ژیان لە شارەکانی هەرێمی کوردستان نامینێ بەهۆی پیسبوونی هەوا و هەروەها بەهۆی پیسبوونی ئاو و دابەزینی ئاو لە هەرێمی کوردستان. بەپێی راپۆرتەکەیەوە کە لە هەولێر و دهۆکیش ئەنجامتانداوە گەر لێوە دەست پێ بکەین. ئێمە ئەگەر بۆ نمونە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەسەر ئاستی با بڵێن جیهانە نسبەی پیسبوونی ئەوە 1.9 بێ لە هەرێمی کوردستان ئەم ڕێژەیە بە پێو داتانی وەرمانگرتووە لە ڕاستیە 6 بەقات ئەم ڕێژەیە. ئەمە بۆ هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کاریمێکی وەکو باسمان کرد پیشەسازی نیە مەترسیدارە. خاڵی دووەم تەنیا ئاو لە هەرێمی کوردستان
لە شاری هەولێر لە ماوەی 15 ساڵی ڕابردوو بۆ 20 ساڵی ڕابردوو ڕێژەیەکی مەترسیدار ئاو لە شاری هەولێر دابەزیوە کە لە هەندێک ناوچە گەیشتووە بۆ 700 متر لێدراوە تا گەیشتن بە ئاو لە کاتێکە لە ڕاستی مەترسیدار خاوێنە ئاوی خاوێنە دەتوانرێ بەکار بهێنرێ بۆ خواردنەوە دەبێت ئاماژە بەوە بکەین بۆ وەڵامی ئەم پرسیارە لە ڕاستیە بۆی زۆرێک لە قەلەقی دروست نەکەین ئێمە تا بە ئێستا دەبێت ئاماژە بە خاڵێک بکەین ئەویش ئەوەیە ئەو پێوەرانەی کە پیسبوون و با بڵێن کوالیتی ئاوی یاریمی کوردستانی بەگشتی پێ قیاسەکرێ پێوەری تەواو زانستی نین لە هەندێک ڕۆوە زانستین و قیاسەکرێ بەس لە هەندی ڕۆوە تا ئێستا تەنانەت ئێمە ئەو قیاسانەمان نییە تەنانەت لە سەر ئاستی یاریمی کوردستان تا ئێستا ئێمە ئەوەی پێدەوترێت پێوانەکردنی با بڵێن پاچی هەوا لە ڕووی گازەکانەوە ئێمە لە زۆربەی شارەکان یاریمی کوردستان کێشەی گەورەمانەیە ئامێرەکان تێک چوون تەنیا لە چەند ناوچەیەک دانراون کە لە ڕاستی ئەمە ناتوانێت داتای زانستیمان پێ بداتن گرفتی بۆ نمونە داتایەکتان پێ بڵێن بەپی بەدا داچوونەکانی ئێمە تاوان هۆکار زۆرن لە ڕاستی بۆ مەسلەی ئاو لە هەرێمی کوردستان یەکێک لە پرسە گەورەکان کە پەیوەندی بە تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی وەیە و پەیوەندی بەو عەقڵەتە شۆڤینیەوە هەیە کە لەلایەن با بڵێن ڕژێمە دیکتاتۆرەکانی عێراق بەرامبەرگەری کوردستان بەکارهێننەوە ئەویش هەوڵیانداوە هەرێمی کوردستان بە هیچ زۆرێک سوود لە ئاوی سەرزەوی وەرنەگری تەنانەت ئێمە زەی گەورە و زەی دیجلە وەربگرین بەرە و شبوونێکی زۆر با بڵێن ترسناک بەرە و کەمبوونێکی زۆر ئەڕۆن ئەمە وای کردووە جوتیاری کوردستان هام بدرێ زیاتر بیر لێ بدا تەنیا بۆ زانیاری خۆتان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تا دەگاتە ئێستا ئەوەی پێی دەوترێ بیر بۆ بەرژەوەندی گشتی 24,000 بیر لێدراوە بەڵام یعنی بیری یاسایی بەڵام 30,000 بیری نایاسایی لەسەر 30,000 بیری نایاسایی لێدراوە بۆ بەرژەوەندی تایبەتی ئەوەی پێی دەوترێ کاکیوە بەڵێ دەمەوێت بزانم جناب باسی لەوە کارەکان کرد لە پیسبوونی ئاو کرد و ڕێژەی ئەو هەواش باماشەوە بڕەکەیان چەندێک پیس بۆ لە ئێستا و ئاستی مەترسیدارێتیەکەی بەڵام پرسە گرنگەکەی ژەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ ڕێگری لەم پیسبوونە کە لە ئێستادا جیهانی سەرقاڵ کردووە پرسی کەشوهەوە پرسی ژینگە و ئاو بەڵێ ئەوەی من باسم کرد جزئێکی با بڵێن کەمە لە مەسلەی پیسبوونەکان و هۆکارەکانی پیسبوون بە تایبەتی مەسلەی هەڵگرتنەوەی ئەوەی پێدەوترێ پاشەڕۆی قرس و سوک بە هەموو تەفاسیلەکانەوە کە یەکیشترە لە هۆکارەکانی ئەم پیسبوونی ئاو وارەوە ئەم پیسبوونی خاک لە هەرێمی کوردستان و مەسلەی تەنانەت ئێمە یعنی سەدا نزیکەی 25 کانیا و کارێزەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو وشیان کردووە سەدا 50 بەپێی ئەو راپۆرتە بە دوواداچوونی ئێمە سەدا 50 ڕێژەی دارستان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی لە ناوچوون بۆتەوە هەموو ئەوانە دەبێتەوە کاری هەم گەرمبوونی با بڵێن هەوای کوردستان ئەم مەسلەی پیسبوونی ڕەگەزەکانی تری ژینگە لە هەرێمی کوردستان تەنانەت بۆ مەسلەی ئەوەی پێدەوترێ هەمە چەشنی زیندەوەران تا ئێستا ئێمە لە چوارچێوەی یاساییشە ئێمە ئیشکالەتی گەورەمانەیە چۆن ئێمە ڕێگری بکەین لەوەی کە ڕاو بکرێ کە بڵێن ئیشکالەتی قانونیمانەیە ئەمە لە ڕووی یاساییەوە چۆن ئەمە بپارێزرێ بە ئاشکرا لە بازاڕەکانی پەڕەوە لە هەرێمی کوردستان ئەو باڵندانە و ئەو زیندەوەرانە کڕین و فرۆشتنیان پێ دەکرێت ئەمە لە ڕاستیە ئێمە کۆمەڵێک تەوسیاتی زۆرمان بۆ حکوومەتی یاریمی کوردستان بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ئێستا باز لە استراتیژیەتی نەتەوە یەکگرتووەکان کە هاوکات حکوومەت و وەزارەتەکانیش ئێستا خەریکی ئەوان با بڵێن ڕوئیایەک دابنێن بۆ ئەوەی پێدەوترێ ڕوئیای 2030 بۆ مەسلەی هەژاری وارووا بۆ مەسلەی پیسبوونی ژینگە ئێمە لە ڕاستیە تا بە ئێستا ئەم ڕوئیای لا ئێمە وازەح نییە ئەم ڕوئیای ئەگەر وەکو ڕوئیای ساڵانی ڕابردوو بێ لە چوارچەوەی لیبراڵەتی نوێ بێ پێمان وانییە خزمەت بە پرسی ژینگە بکاتن ئەمە لە ڕاستیە استراتیژێتێکی دێ ئەم استراتیژێتە دەبێت استراتیژێتێکی کۆمەلگایی بێ مشارەکەی مجتەمەعی مەدەنی وە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ناوەندە زانستیەکان دەستگاکانی ڕاگەیاندن هەموو ئەوانەی پێ بکرێت دەبێت هەرێمی کوردستان هەڵگری استراتیژێتێکی ژینگەیی مرۆیی بێ ئەمە دەبێت تەرجمە بکرێت لە ڕاستیە لەگەڵ ئایدیای سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بۆ حکومڕانی ئەگەرنا لە ڕاستیە
هەموو ئەوانەی هەموو ئەو پارتە سیاسیانەی هەموو ئەو لایەنانەی تەنانەت ئەمڕۆ خەمخۆرن بۆ مەسلەی تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی بۆی ئەم ناوچەیە ژیانی تێدا بمێنێ ئێمە دەبێ باس لە پرسی ژینگە بکەین بە دیدی ئێمە پرسی ژینگە پرسێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتیە پرسێک نییە لە ڕاستیە ئێمە تەنیا بازدەوە بکەین پرسێکی هۆشیاری بێ بڵێن دەبێ هاوڵاتی هۆشیار بێ بۆ مەسەلی ژینگە بەس داتایەکتان لەم حاڵەتە پێ بڵێم تەنها لە ماوەی ئەم ساڵی ڕابردوو بەپێی ئەو خەملاندنەی ئێمە کردومانە ئەوەی پێدەوترێ ڕسومات و بازی ژینگەیی زیاتر لە نزیکەی 23 ئەگەر هەڵە نەبم 23,000 ملیار دینار پارەی باج لە ئۆتۆمبیل وەرگیراوە بە ناوی ئەوەی پێدەوترێ باجی ژینگەی بەڵام ئەمە نەگەڕاوەتەوە بۆ دەستەی ژینگە و لە خزمەتی ژینگە سرف نەکراوە ساڵانە کۆمپانیاکان لە چوارچێوەی مەسئولەتی ئیجتیماعی پەیوەست کراون بڕێک لە پارە دابین بکەن بۆ پاراستنی ژینگە بۆ ئەو تێکدانە گەورەی کۆمپانیەکانی نەوت دەیکەن تەنان لە ڕاستی ئەم پارەیەش نەگەڕاوەتەوە بۆ دەستەی ژینگە و لە خزمەتی ژینگە سرف نەکراوە جاری یەکەم ئەم دەستەیە دەستەی چاکرد و پاراستنی ژینگە لە ڕاستی لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە پێویستی بۆیە دەسەڵاتی فراوان بکرێتە مەرکەز هەموو شتەکان بگەڕێتەوە بۆ ئەو وە لە ڕاستیە ژمارەی کارمەندەکانی و ئیمکانەتی بۆ دابینکراوە ناتوانێت چاودێری کۆمپانیەکان بکە بۆ تەزیرکردنی ئەو ئینتیهاکە گەورانی کە کۆمپانیەکان تۆماریەکانەوە دەزانیشن لە ڕاستی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت کۆمپانیا گەورەکان چێ لە پێش ئەم کۆمپانیانەوەن باشە کاگیوە ئەما کەمە دوا پرسیار ئەم راپۆرتەی کە لە ئێستادا ئەنجام درراوە دیارە وەکو هەمانگیەکیش دەبیێت لە نێوان هەم ئەم دووڕێکخراوی کە تایبەتن بە ژینگەوەیکێتی ئەوروپاش دەمێ بزانم فیدباک وە ڕادەستکردنی ئەم راپۆرتە ئاراستی لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و ئەوان وەڵام دانەوەیان چی بۆ راپۆرتەکە ئەگەر ئاگداری راپۆرتێکی لەم جۆرن پرسی ئەو راپۆرتێک کە ئێمە ئیشمان لەسەر کردووە ینی پرۆژەکە لە چوارچێوەی ئەوە بوو با بڵێن چاودێریکردنی ڕەوشی ژینگەی کوردستان بنیادنانی تواناکان دروستکردنی فشار ئێمە چاودێریمان کردووە مۆنیتەرینگمان کردووە لەسەر دۆخی ژینگە و هەروە بنیادنانی تواناکانمان ئەوەی پێدەوترێت کەپاسی بڵدینگ بۆ ڕۆژنامە نووسان و مجتەمەعی مەدەنی وەرگرتووە کە چۆن ڕۆژنامە نووسی ژینگەیی دروست بکەین بۆی ئیش لەسەر ژینگە بکە لە ڕاستی ئێوە ڕۆژنامە نووسن یەکێک لە پرسانەی کە سەحافە بەگشتی لە کوردستانە خۆی لێ نادا کە بابەتێکە ڕۆژانە دەتوانێت راپۆرتی جۆرا و جۆری لەسەر بکە لە ڕاستیە کەمترین ئیشی لەسەر کراوە ئێمە راپۆرتێکی با بڵێن گشتیمان ئامادە کردو ئەم راپۆرتە بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی لە ماوەیەکی نزیکدا لە چوارچێوەی کتێبێکدا وەروە یەکەم توێژینەوەمان لەسەر ئاو لە شاری هەولێر یەکەم توێژینەوەمان لەسەر ئاو لە شاری هەولێر ئەنجام داوە لەگەڵ دەستنیشانکردنی ئیشکالەتەکان و لەگەڵ چەندین پێشنیار ئێمە با بڵێن هەموو ئەو راپۆرتانە لە چوارچێوەی ئەم کتێبە دەیخینە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان و بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ئیشی لەسەر بکەن بەداخەوە ئەم پرسە پەیوەندی بەوەیە چۆن دەتوانین ئێمە بەیەکەوە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی گەورە بۆ پاراستنی ژینگە دروست بکەین بۆی فشاری گەورە بکە ئەمە لە ڕاستیە پەیوەندی بە ئیشکردنی بەردەوام و بە بەهێزکردنی ئەو حرەکەیەیە کە ئەمڕۆ لە کوردستان لەسەر پرسی ژینگە ئیشەکە بەڕێز هیوا عومەر کابڕێزیان سەرۆکی ڕێکخراوی بیمەن بۆ مافا ئابووری کۆمەڵایەتیەکان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمە بووی کاکیوە زۆر سپاس